خۆشەویستانم سڵاوتان لێبێ ئەم شەویش هەر لە شەکرە شارین لە پایتەختە جوانەکەی کوردستان هەولێر. دەمەوێت ئەم شەویش هەندێک لە هاوڵاتیانی خۆشەویست بدوێنین، قسەکەین، بزانین شەوانی نیشتیمان چییە گوزەرێ. باس لەواکەین ئایا چەندێک مرۆڤ پێویستە کە نیشتیمانەکەی خۆی خۆش بوێ، خاکەکەی خۆی خۆش بوێ و ئەتوانێ مرۆڤ وەکو تاک چی بکە بۆ خاک و گەلەکەی. با پێکەوە گفتوگۆ بکەین لەگەڵ خۆشەویستانمان. فەرموون. السلام عليكم. سلام بخير بين. سڵاوت لێبێ. ممنون سپاس دەکەم. دەنگ و باسی جەنابەت. سپاس بخير بين. باستان دەکەم. جەنابتان خەڵکی شوێن؟ خەڵکی هەولێر. هەولێرە حیاتەکە. شیرینەکە. شیرینەکە. بەڵێ. شەکرە شار. بەخێر بێت. پایتەختی کوردستان. تاکە شوێنە هەموو بێگانە خۆی لێ دەگرێت. جا بێگانەکان یەکسەرە بن بە هەولێری. هەولێری بەڵێ. ئەینیا یەک نان و ئاوی هەولێری بخۆ دەبتە هەولێر. ئارێ وەڵڵا. جان. ئەمێ بزانم لای جەنابەت تا چەندێک گرنگە مرۆڤ وڵات و نیشتیمانەکەی خۆی خۆش بوێ. ئێمە ئێستا لێت بپرسی دەڵێ کوردمانە؟ بەڵێ. خۆت بە وڵاتەکەی خۆ دەناسن. ئەمەش خۆمان بە خەڵکی هەولێر دەناسن و خەڵکی هەولێرینەوە. ڕازیت لە ئەو ئاوەدانی کە لە هەولێر هەیە؟ ئەمانەکە سەری هەموو شتێکە. دەوڕی ئەمان. ئێستامە میسالەن دوکانێکمان لێکوانم چینە زۆر گرابی. ئەگە ئەمانە بە نەمان دەتانێ ئەو کاسبی لێکوانە بکەین. زۆری شوێنەکانی کوردستان ئێستا هەموو ڕێیان لە هەولێر کردیە. دەور و بەرمە لەبەر ڕووی ئەمانی ڕووی هەموو بوارەکان. کار و کەسابەتەکە چۆنە باش؟ زۆر باشە. لەخوا بە زیاد. شەرت نییە و ئەوڕۆکەی ئیشت نەبی بڵێمە ئیشم نییە. ئەوڕۆکەی ئیشێت دوو ڕۆژکە ئیش. لێرە هەستەکەم یعنی ئەو ئەمانەی کە جەنابەت باست کرد. واکە ینی شەوان جای وایە کە دێم بۆ ئێرە تا دوی شەو سی شەو قەرباڵغە و خەڵک عایلە دێن گەنج بە ئازادی یەن و ئەڕۆن هەروایە هەموو شەوێ. دوکانمان سکوریتیشتن یەک دەرگەی گچکەدا دەخی کاژمێرەی دەفرۆشت بە مەملەکەی زۆر 20,000 دلار. ئەوە لە ڕووی ئەمانە ئەگە ئەمانە بەنەم دەتانی کاری بکەم لێرە. ئێوارەتان باش؟ سڵاوتان لێبێ باشن؟ سڵاو لە خۆشت بەخێر. جەنابتان خەڵکی شوێن؟ هەولێر. هەولێر. بەڵێ. ئەمێ بزانم تۆ هەولێرت خۆشوێ؟ طبعاً. شارە حیاتەکە. تا چەندێک گرنگە مرۆڤ وڵاتەکەی خۆی خۆش بوێ و شارەکەی خۆی خۆش بوێ؟ ئەوەیان نەڵێم دوو کۆ دوو نابێ بە چوارە بێ بەیەک کوردستانە لە دڵی من هەرچەندە وڵاتمان نییە بەڵام تەمەنای ئەو ڕۆژە دەکەم کوردستانمان هەبێ. هەربژیت. ئەم ئاوەدانی و ئەم ئەمنیەتی لە شاری هەولێر هەیە چۆن ئەیبینی؟ مەسەڵەن منە بینم گەنجەکان ئەو هەموو خێزانە لێرن هەتا دوی شەو پیاسە ئەگەن نانەخۆن. لە سایەی سەری حکوومەتەکە و کاک مەسرور دەستیان خۆش بی بەڕاستی ئەمنیەتەکی زۆرمان هەیە. یعنی ئەگەر بێ سەر حقیقت ئێستا ئەو زمانە کەس نییە سەفەری نەکردبی لە هەندێک وڵاتی پێشکەوتوو کە بە چەندەها سەدەها ساڵە دەوڵەت بەڵام ئەو ئەمنیەتە نییە کە لێرە هەیە. جەنابەت بیرت دیە ناڵم تەمەنە زۆرە بەس بیری دی ئێرە ئەم ناوچەیە لە هەولێر چۆن گوجاران؟ بڵێ چونکە لە 2004 لە فڕۆکەخانەی هەولێر کارم دەکرد وەکو یەکەم کچی هەولێرێ. ئەوجا ئەو کاتی بەڵێرە تۆلی بوو مار و حەشەرات و شت بوو. مار و دوو پشت بوو. بەڵێ بزڵبت ئاسەحرا بوو. ئێستا لەخوا بە زیاد بێت چەند ئەو ئاوەدانیە ئەبینی؟ ئیشاءالله هەر ئاوەدانتر بێ. خۆشەویستانم ئەم سیارەی ئەعلێرە بە کوردێکی خۆمان پێ بای 40-50 دەفتەرە ئەگەر زیاتریش دەبێت نازانم سیارەکەی لێرە دانراوە لەسەر ئەم جادەیە بۆ خۆی کەس
کەسنە حەقی هەیە بەسەریەوە بۆ خۆی ئەمین و ئومان ئەوە لە هەر شوێنێکی دنیا بێ بە ذاتی خوا حیمایی بۆ دانێن. خاڵم ماندوو نەبی سڵاوت لێبێ باشی شکر دەنگ و باسی جەنابەت والله بەڕێزم تەندروستی چۆنە باشە ئینشاءالله الحەمدولله ئیش و کار و کەسابەتەکەت چۆنە والله هیچ عیبی نییە دەقەتێ و ئیش هەیە و نییە و هەرەوها دەبێ ئەمە هەموو ڕۆژێ برێن ئیشەبی ئیش نییە و لەشت ساغ بێ یاخوا ئەرێ وەڵا لە سایە حکومەتەی بە زیاد بێ ئەمانەتەیە و الحەمدولله ماتل ئەمانەتەیە هەموو شتەکە ئەی ڕەحمەتت لێبێ هەولێرت بیرە پێش بەری چۆن بوو بەرێ بەرێ هەولێرم بەبیرە و هەموو شتێکم بەبیرە ئێستا ئەو جێ ئێمە لێ ڕاوەستاینە ئێرە مەحەسکەر بوو جێفەی لەقی پێنج بوو ئێستا تەماشای ئەو ئالێرە کوردیان دەکوشت ها کوردیان دەکۆش زیندە بە چاریان دەکرد ئەلێ و مەحەسکەرێ ئێرە مەحەسکەر بوو مەرکەز سەدریبی هەولێر بوو هەر لە جادەی شێستی هەتا ڕەشین و سێبیرانی ئێستا تەشبیهات نەبێ بۆکو بەهشتی لیادەوە ئێستاش فەرمو تەمەشاکە عالەم ئازادە لە سای حکوومەتی هەرێم حتا سعات دوو سێ کەس حەقی بە کەسدانە ئافرەتە پیاوە گەنجە هەموو لە خۆی پیاسەی دەکاتن ئەوش لە نیچوانی حکوومەتی هەرێمە ئەگە ئەمانەت نەبی فەرمەوە جەماعەتی ئاسایش لێرە حیمای خەڵک دەکەن چاودێری خەڵک دەکەن کەس حەقی بە کەسدانە ئەوەش شتێکی زۆر چاکە و پێشانێکوانە حەسکەر بوو کاکە خەرچیان زندە بە چار دەکرد خەرچیان لێ ڕمی دەکرد ئەم بەخۆم عسکەر بووم ئەمەیان بردە دیار خەرچی ڕمیکەم دوایە کتمانە مزاهرە ئەوە تا عیلە بە کەفی خۆی تا درنگانی شەو لێرە پیاسە دەگەن شەوێ تا سعات دوو نیو لێکوانەمە هیچ کەس حەقی بە کەسدانە کەس کێشەی دروست ناکە کەس حەقی نییە ئافرەت بە تەنیا دەڕوا بە عیلەی خۆی لەگەرە بە پیایی لەگەرە کەسی لەگە نەبی گەنج دێدادەنیشی لێکوانە کەس کاری پێدا نییە ئەوەش ئەمانەتی حکوومەتەکە حکوومەت دیفاع لە هاوڵاتی دەکات چاودێری هاوڵاتی دەکاتن زۆر زۆر سپاسی جەنابەت بەڕێستان الله گەورە ڕزقت دەدا چاوان سپاس بۆ جەنابەت خۆشەویستانم ئێستا ئێمە لەم شوێنە خۆشەوە دەچین بۆ تاجیل تۆزێ برسی بە بێشتێ خۆم لێ زین لێ چیە فەرمو با پێکەوە بڕێ خۆشەویستانم گەیشتمە تاجیل بزانین خواردنی خۆشی هەیە لێرە سەلام عەلەیکوم ماندوو نەبن وەستا گۆران چۆنی باشی ئەحواڵ دەنگ و باسی جەنابەت ئەم شتە خۆشانە چییە ئەمە چییە بژێنیەوە وەڵاوە کەبابە و گۆشتە و جەرگە و گوانەوە مامەک گوانی پێ دەێن گوان باڵ و سینگ و کەباب ئەو شانە هەمووی ئەوەی لە حیوانەیە ئەی چیمان بۆ بژێنی ئەگەر من داواکەم چی خۆشە حەزم لە جگەرە جگەری بەرخیە جگەری بەرەخ دوونک دوونک هەیە ئایمە پێڵی دووک بوون هەیە کەبابەکەش خۆش دیارە جێکە وەلەو شەوە بەڵام قەی ناکە خۆین شەو درێژە کار و کەسابەت چۆنە باش خۆی بەسەر الحەمدولیلا باشە عیبی نییە ئەمن و ئەمان چۆنە دەرەجەیەکە ئەو لەگە هیچ زانیان خۆی بەزار ئەو بە هەمووی هەیە گرنگە ئەتۆرە ئەم لاوە بە ئەو خۆی ببژێنێ وەرە تۆ نەیسووتێنی وەستا تا چەند ئەم هەولێرت خۆشەوێ بێڕەحەت جەنابەت خەڵکی هەولێری هەلێرە لەدایکمەوە هەلو گەڕەکەی لە تعجیل لەدایک لە هەفتاونەوە لەدایکمەوە هەلێ لێرە ئەو زادێ ئەو کۆڵانی گۆڕانکاریەکان چییە کە لە هەولێر کرابێ خۆی زۆر باشە ئێستا لەسای خاستن ئەو کاتە ئێستا ئەمن و ئەمان دەرەجێکە سەراحەت لە هەموو شتەچی گۆڕانکاریەکەشەوە خەڵک هەموو بەچای خۆی لە تەلەڤیزیۆن دەبینی دیارە ئەو پێشکەوتنەوە ئەو گۆڕانکاری دەکرێت و دیارە لە تەلەڤیزیۆن ئەوە لەگە هیچ زانیە
هات ئای ئەوە خواردنەکەمان بواتوە ئێستا لەگەڵ ستافی بەرنامەکەمان نانەخۆین بێ ئێوە ناخۆش فەرموون دەوەرن دێوەش وەرن نان بخۆن وەرن السلام عليكم باشا شكر لك وباسيوه ئاگام لێ بوو دانیشە فەرموو نانتە خوارد یاخوا عافێتە بێ نۆشی گیانێ بێ جەنابیشت خەڵکی هەولێری هەولێر چۆن ئەبینی ئەم ماوەیە لە ڕووی ئەمنیەت لە ڕووی خۆشگوزەرانی لە ڕووی ئیعمارەوە وە تا چەند گرنگە ئێمە هەولێرمان خۆش بی و کوردستانمان خۆش بێ وڵاوەی کە یعنی بێن خاک و وڵات و شاری خۆی خۆش نوێ کەلیمەکەی ناتان بڵێن بەس نەڵێ ئامان نەڵێ ئامان دوای ئەمە منداڵی ئەو خاک و ئەو شار و ئەو هەولێرەینا کە وەفامان لۆ خاک و نیشتیمان و شار و گەڕەج خۆمە نەبی وەفامان لۆ منداڵەکانی خۆمانیش نابی ئەمە ئێستا گە بچمە سان فرانسیسکۆش هەندێکم خەڵکی هەولێر و تەعجیلیمە ئێمە خوێنەکەمان تەواو فرچکمان لێرە بڕا ڕۆحەکەمان لێرە کوب لێ ناوکمان لێرە بڕایە و لێرە فرچە کراینە ئیدیا من واز لە تعجیل بینم واز لە هەولێر بینم هەردەبی گۆرانی ئەوی بلێم هۆ زەندان هۆم سەندان ناتانم ناتایمی السلام عليكم خوا قوتان بە سڵاوتان لێبێ باشە شکر جەنابتان خەڵکی هەولێرن بیرتە هەولێر چۆن بوو مەسەلەن لە ڕووی ئاوەدانیەوە لە ڕووی ئەمنیەتەوە هەولێرتان بەدڵە ئێستا الحمد لله ئامن و ئەمانەت سەحەیارێ وەڵڵا زۆر بەدڵمانە الحمد لله ڕازیت لەم ئەمن و ئەمان و پێشکەوتنی هەولێر زۆر ڕاستیمە الحمد لله الحمد لله هەربەژی سوپاس سلامت مەمنون عزیزم سەرچاو السلام عليكم ئەتوو وەزعت کووە والله بتمام باشیش باش الحمد لله تەندروستی چۆنە باشە مناسبة باشا باش چی ئەڵێ بە خەڵکی هەولێر چۆن والله هولير ئاوەدانە و ئەمانە و خۆشە ئەمە خەڵکی هەولێری ئەتوش هەولێرت خۆش دەوێت هەولێر خۆشم دەوێرێ والله هەربژی ژیانم هەر لێرە بوو یاخواردە من درێژی سەلامەت هەربژی زۆر یانم سەد چاوم شوێکی خۆش و شاد بۆ خێر ئێوە بێ سەد چاو هەربژی سلام باشی قوربان جەنابەت خۆت خەڵکی هەولێری بەێ خەش ئەسی هەولێرێمە ئەسلی هەولێرێ ئەمە ئەسڵەکە لێرێ ها هەر وڵێر ئەسلی ئەیچی هەولێر ئەو ئاوەدانی و ئەو ئێمارەش کە کراوە هە زۆر دڵخۆشکرێ بەڵام خۆشە بەڵێ ئەمەش هەر خۆشە ئەوەدانیشی کۆبینەوە چاخۆین و گوڵە بەڕژا خۆین و قسەکە جوانە ئەمن 12 ساڵە لە هەولێرم بەێ تا ئێستا یەک لەحزەش هەستم نەکردووە کە غەریبم لەم شار هەستم کردو شاری خۆمە هەر بەخۆی ئێوە هەولێری چۆن هەر وان بەخۆی هەولێری تەبیعاتیەوە ئەو کووانەنگۆ هەولێری هەر تەبیعاتی بەخۆی هەیەەوە چیز ئەوە کاینە محافظەکانە بەڕاستی ئەتۆ هەولێرت خۆشە هەرە وەڵام خەت شەولێرەمە لە هەولێرە دایکمە با پیشم لەولێرە دایک بووە ئەی کوردستانت خۆشە هەلی خۆشم نایەرە وەڵا ئەتی بۆ هەندێک دەڵێن ئەوە خەڵک ئێستا وڵاتی خۆش ناوێ و ئینتیمان نەماوە و کوڵ قسانە وەڵا هەر کەس ڕێی خۆی هەیە ئەویش ئەوی وڵاتی نەبی هەر بەخۆی هەر کەسەش نییە بەڕاستی یارەوەڵا زۆر چەند خۆشە کە لە تشتە دەری وڵات پێ دەڵێن ئەتۆ خەڵکی شوێی ئەمە 13 ساڵە دەروی وڵات ژیایمە وەڵا وەختی دەگەڕامەوە بەڕاستی عادەکەم ماز دەکرد لە کۆژیا بووی لە نەرویت ئەو چە سروشتەکەشی چەند جوانە هەرە وەڵا هەر زۆر جوانە بەس هیچ شتێک نابێتە وڵات خۆ ڕاستی هەر بژیت خۆشویستانم خی گەورە ئەم هەولێرەمان هەر بوو پارێزێ ئەم کوردستانەمان هەر بوو پارێزێ هەر ئاوا گەشاوە کورد ببینین دایم ئاوا دڵخۆش بن
هەتا بەرنامەیەکی تر بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ و کاتیش خۆش و ئێمەش داژین چاخۆین.